کانی کبریتی حەمام عەلیلە لە باشووری خۆرئاوای مووسڵ. ڕۆژانە دەیان کەس سەردانی ئەو شوێنە دەکەن بە تایبەت ئەوانەی نەخۆشی پێستیان هەیە. ئەو کانیا تەواو جیاواز و تایبەتمەندە بەهۆی بوونی ڕێژەیەکی زۆری کبریت لە ناوچەکە. ئاوی کانیەکەش لە هەر 4 وەرزی ساڵ بەردەوام گەرمە. ئەوانەی دێنە سەردانی کانی کبریتی حەمام عەلیل قوڕی کانیەکە لە جەستەیان دەدەن و خۆیان تێدا دەشۆن. دانیشتوانی ئەو ناوچانە دەڵێن ئاو قوڕی ئەو کانیا سوودی بۆ جەستە هەیە، بە تایبەت بۆ ئەو کەسانەی نەخۆشی پێستیان هەیە بە ئاو قوڕی کانیەکە خۆی بشوات چاک دەبێتەوە. عەمار هاوڵاتێکی شاری مووسڵە تووشی نەخۆشی پیست بووە. دەڵێت زۆر بە دوای چارەسەردا گەڕاوم، چاک نەبوو و هاتووە ئاو قوڕی ئەو کانیا تاقی بکاتەوە و چارەسەری نەخۆشیەکەی بکە. اي اول مره يعني اجي بس العالم يعني يقول هذا علاج وهذا يفيد وهذا ظهر الوجع اللي یەکەم جارە دێمە ئێرە وتیان خۆت بە ئاوی قوڕی ئەو کانیە بشۆی چاک دەبیت. 6 مانگە جەستەم تووشی نەخۆشی خوران بووە. زۆر جار چوومەتە لای دکتۆر سوودم لە چارەسەرەکان نەبینی، هاتووم ئەوەش تاقی بکەمەوە. جگە لە خەڵکی ئەو ناوچەیە یاخۆت شاری مووسڵ لە پارێزگایەکانی تریش هاوڵاتیان بۆ سوود بینین لە ئاو قوڕی ئەو کانیا سەردانی ئێرە دەکەن. الطين هذا طين منه تخرج الطين تدهن جسمك. قوڕی ناو ئاوەکە لە جەسە دەدەیت 10 دقە لەبەر خۆ ڕادەوەستی و دوایی بە ئاوەکە خۆت دەشۆیت. زۆر جار خەڵکی پارێزگاکانی تر دێن و شارەزانین من لێرە ڕێنماییان دەکەم چۆن قوڕ و ئاوەکە بەکاربێنن. ئەو کانیا کبریتە کەوتۆتە لێواری ڕووباری دجلە لە سنووری ناحیەی حەمام عەلیل. ئیدارەی ئەم ناوچەیە بە دووری 100 متر لەو کانیا حەمامێکی داخراوی بۆ ژنان دروست کردووە. مێژووی دەرکەوتنی کانی کبریتی حەمام عەلیل نادیارە، بەڵام دانیشتوانی ئەو ناوچانە دەڵێن با و باپیرانیان وتویانە 7 بۆ 8 سەدەبەر لە ئێستا ئەو کانیا هەر هەبووە. خەڵکیش بۆ چارەسەرکردنی نەخۆشی پێست سەردانی ئەو کانیەی کردووە و سوودیان لێبینیوە. گەیلان بۆتانی کورسات نیوز ناحیەی حەمام عەلیل.